مثلا بۆ نمونە مێرل سترێپ خاوەنی 3 ئۆسکارە، یعنی ئەبینین مثلا ئەبینین لە یعنی ئەگەر سێرچێکی ئەو خانمە سێرچێکی فیلمەکانی بکەین ئەسڵەن یعنی لە ئەنتەروی خۆیان مەسەلەن کە پێی ئەڵێن مەسەلەن جوانێکت هۆکار بووە پێیان ناخۆشە، مەسەن ئەکتەری جیهانی پێ ئەو با بڵێن ئەستێرە جیهانیانە پێیان ناخۆشە پێیان بڵێیت مەسەلەن ئایا جوانێکت هۆکار بووە بۆ ئەوەی کە دەرکەویت بۆ ئەوەی ببیتە ئەکتەر بەجددی ئێستا نمونەشمان چەند کەسێک من مەسەلەن باسیەکە مەسەلەن مێرل ستریپ ئەگەر مەسەلە جوانەکەی بێ نەبوو خاوەنی 3 ئۆسکار، یعنی لە هەموو مەرحەلەکانی ژیانیا وەریگرت زۆر بەگەنجی ئۆسکاری وەرگرتووە لە تەمەنی مامناوەندیە و لە ئێستاشا کە تەمەنێکی باڵای هەیە ئۆسکاری وەرگرتووە. کاتی وەلسن یعنی کاتی مەسەلەن چەند جارێک پێی وتراوە جوانەکەت هۆکار بوو بۆ ئەوەی کە تۆ ببیتە ئەکتەر و ببیتە ئەستێرە مەسەلەن کە ئەبینین مەسەلەن ڕۆڵی وای بینیوە تەنانەت بە دەنگیا بیناسی توانێت کە کە ئەمە کاتیە بەڕاستی، یعنی ئەمانە گرنگە ئەمە یعنی ئەوەی کە گرنگە ئێمە چۆن ئەم هەنگاوانەی کە باسم کرد زۆر گرنگە ئێمە بە هەند وەری بگرین کاری لەسەر بکەین وەکو ئەکتەر کاری لەسەر بکەین ئەبێ هەموو ئەو ڕێگایانە و ئەو کە ئەمان باتە ئەو ڕێگانی کە ئەمان بات و نزیکمان ئەکاتەوانێ لە کارکتەرەکە ئێمە ئەبێ بەسەری بکەینەوە ئەبێ هەچی درز هەیە هەچی درزێک هەیە پیا تێپەڕین کە تا لە کارکتەر لەو کارکتەرەوانێ نزیک ئەبینەوانێ بۆ خەڵقکردنی ئەو کارکتەری کە نواندنی ئەەکەی. بەڕێز شارزاد ڕاستە وایە، یعنی مەسەلەن کەوکو منیش ئیشارەم پێەیە کاتێک کە کارکتەری سەردەمی ڕابردووەکەی گرنگە ئەوانی کە ئیشارەم پێەیە ئێمە ئەوانە چۆنەڵێت حسابی جددی بۆ بکرێت و بە جددی کاری لەسەر بکرێت. زۆر ڕاستە دەستخۆش خاتوویارە بەداخەوە ئەو بنەمایانەی بەڕێزت باسی دەکەی لە کتێکی ئەکتەری خۆمان بوونی نییە، چونکە ئەکتەرەکە سەرەتا سەیری لاپەڕەی سیناریۆکە دەکات و بزانێت چەند لاپەڕەیە گڕۆڵی خۆی هەیە و دواتر بەداخەوە ئەوە ئەزانین چۆن خاتوویارە ئەوەیە کێشەکانمان ڕاستە ئەوەیە کێشەکانمان بۆیە ئەو یعنی بەڕاستی ئەو ئیشانەشی کە کراوە تێرت ناکاوەکو بینەر بەجددی وایە، یعنی مەسەلەن بۆ نمونە من ئاگدارم مەسەلەن هەندێک لە ئەکتەرەکان تەنیا دیالۆگی خۆی ئەخوێنێتەوە یاخود ئەو ڕۆژە سیناریۆکە وەرەگرێ کە ئەچێتە با بڵێن موقعی شوێنی تەسویرەوانێ، یعنی ئەمانەیە هۆکاری با بڵێن کوالیتی هاتنە خوارەوەی ئیشەکانی ئێمە. دەستخۆش سوپاست دەکەم تێبینەکەت زۆر تەواوە. جا من نەبێتە من حەزەکەم بۆ بەڕێزیارا من نمونەیەکی خۆم باس بکەم و ببەخشن کە باز لە خۆمەکەم، بەڵام هەستەکەم گرنگی هەیە بۆیە باسی ئەەکەم. کاتی خۆی لە تیپی کۆمەڵی هونەرە جوانەکان کارێکیان هەبوو فیلمی زولەیخا بوو. من طبعا ئەو فیلمە ڕۆڵم تیابینی لە فیلمەکە با بڵین کارکتەرەکە جوتیارێک بوو، کەسێکی لادی لە جوتیار و خەریکی پاچە کۆڵەیە. ئەو ڕۆژی کە چوین بۆ لادێ بەڕێز مخریجەکە ناوی کاک حەسەن بوو. ئەو ڕۆژی چوینە لادێکە هەر هەمان ڕۆژ ئۆردەری دەرکرد و وتی یاڵە دەی ئەچین بۆ تەسویر. ئێتە من پێم وایت یعنی سا بەڕێزانی کۆمەڵ هەموو شاید حاڵی ئەم قسەی منن. من لە دەرێنەرەکەم وتم من ناتوانم ئەمڕۆ تەسویر بکی بۆ وتم من دەوری کچێکی لادێی ئەبینم پێویستمە بچمە ناو لادێکەوە. 2 ڕۆژ من چوم وتم ئۆردەر و تەسویری ئەکتەرەکانی کە یاخود مەسەلەن بەشێکی کە بکە لە سیناریۆکە واز لە من بێنە بەشەکەی من دواخە. چوومە ناو لادێکەوە
جارێ چوومە ناو لادێکەوە چوومە ناو ماڵەکانەوانێ جلی ئەوانم لەبەر کرد شەڕواڵی ئەوانم لەبەر کرد ئەوان لە چکەکەیان بۆ بەستم لە چکەکەیان بۆ بەستم چوومە ناو باخەکەوانێ فێری پاچە کۆڵە بووم یعنی پاچە کۆڵم ئەکرد لەگەڵیانە یعنی ئەمە لە دوایە بەڕێز حەسەن کە دەرهێنەری کارەکە بوو وتی بەڕاستی تۆ من تەسەوری ئەوم نەکردو وەلحاڵ زۆر شتی وت و پێویست ناکا لێرە وەکو دەستخۆشی لێرەیە باسی بکەم و لە فیلمی گەوهەریشە مەسەڵەن من دەوری هینم ئەبینی دەوری دایکێک کە لەو لەحزەیە مناڵی ئەبێت اینجا لە ژیانی واقعی ڤیانە مەسەڵەن من قەینە دایکی دوو مناڵم بەڵام دوو مناڵەکەم با بڵین بە شێوەی نەشتەرگەری بووە ئەو لەحزەیەم نەبینیوە داهێک لەحزەی هاتنی مناڵەکە دەمچاوی ڕیاکشینی دەمچاوی یاخود هاواری ئاخ و ئۆفەکەی ئەمانی چۆنە بەڕاستی لە ژیانی واقعیا من ئەزمونم نەکرده بوو بڕوا بکەن ئەوە لە فیلمی گەوهەرا بوو من موافقەتم وەرگرت یەک دانە هەفتە هەموو ڕۆژی 2 سعادە چوومە خستەخانەی ولادە لە بەشی مناڵبوون بس نیگای ئەو دایکانەمە کرد لەو لەحزەی کە مناڵەکەیان ئەبێت یعنی ئەمە گرنگە هاوڕێیان بەجددی بۆیە وتم بۆ ئەوەی کەسایەتەکان لە ژیانی واقعا هەن لە واقع هەن تۆ ئەبێ بڕۆی نزیکەویتەوە لێ تا خەڵقی ئەەکەیت ئەو کارکتەرە خەتو یارە دووبارە بنەماکانی ستانسلافسکی و ئامادەکرد بەس سەبێت دەستخۆش خاتو یارە بەتەکید وایە بنەماکانی ستانسلافسکی زۆر گرنگە بە هەندوەربگیرێ بۆ ئەوەی کە بتوانی کارکتەرێکی ئەو کارکتەری کە خەڵق بکەیت کەوەکو باسمان کرد هەر بژیت دەست خۆش بێ ئەوەت بێری من هێنایەوانێ زۆر سپاس خاتو یارە دەست خۆش بەداخەوە خاتو دیاری ئەزیزم بەداخەوە هەندێک لە ئەکتەرانی ئێمە تەمەڵن لە گەڕان بە دوای کارکتەرە و ژیانی ڕۆژانەی خۆیان دەرهێنەریش ئەوانە چونکە ئەکتەری وانە هەر بژیت دیاریگیان ڕاستە بەداخەوە ئەمانە کێشەکانن اینجا بجددی ئەمانە کێشەکانە زۆر ڕاستە یعنی ئەو خەڵق بوونەی کە من باسی ئەەکەم کەمتر کاری بۆ کراوە ئەسڵەن ئەتوانین بڵین هەر کاری بۆ نەکرا ئەکتەر کاری بۆ نەکردووە یعنی هێندەی ئەمڕۆ فەزایەک دروست بۆ بەداخەوە زۆر بەداخەوە ئێمە ئەکتەری زۆر بەتوانامان هەیە لە هەم لە ژنیش و هەم لە پیاوی شاک ئەکتەرانی زۆر باشمان هەیە بەڵام لەبەر ئەوەی کە ڕێچکە ڕاستەکەیان وەرنەگرتووە یاخود هەمانە ناخوێنرێنەوە بەڕاستی باز ناکرێن ناهێنرێنە ناو وەسەتەکەەوە با بڵین پەراوێز ئەکرێن یعنی سەیرەکەیت کۆمەڵێک کەس ئەهێنن ئەزمموی نیە لەو بوارەیە یاخود کۆمەڵێک کەسیەتە ناوەوانێک کە خەونێکی دەرکەوێت خەونی ئەو بەس ئەوەیە کە دەرکەوێت ئەمە کافی نییە کە تۆ بتوانی ببیتە ئەستێرەیەکی باش بەڕاستی دەستخۆش خاتە دیاریگیان سپاس ئەزیزم خاتو یارە کەم تەرخەمێکی گەورە لە دەرهێنەران و پرۆدەکشن و فیلمەکانی ئێمەدا هەر ئەوەندەی کە ئەکتەر ڕۆڵەکە دەبینێت ئەرکی لاوەکێز بەرەو ئەکتەرەکە مەشغوڵیەکات و بەشتی لاوەکی ئەبێت جلوبەرگی کارکتەر و ماکیاج و تێکاریەکانی بەڵێ جوانە ڕاستە خاتو یارە ئەوەیە بەجددی ئێمە وەکو باسم کرد یعنی وەکو باسم کرد من نمونەی سیرکە مەسەڵەن من نمونەی چەند ئەکتەرێکی چەند ئەستێرەیەکی جیهانیم هێنایەوە مەسەڵەن هایسلێتگەر 6 دانەمان ماسکێکی بۆ خۆی دروست کرد بوو لەگەڵ یاژیە یعنی بۆیە ئەڵێ مەسەن ئەکسسوار و جلوبەرگی ئەکتەرەکە پێشتر لای ئەکتەرەکە بێ بۆ ئەوەی لەگەڵ یا ڕابێ جوڵەی پێوە بکە بەکاری بێنێت بداخەوە ئەمانە نییە لە لای ئێمە هەر بژیت خاتو یارە